سلاوتان لێبێ دیارە ئەمڕۆ لە ناحیەی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتی یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان لێرە بەڕێواتێ چەند ڕۆژێکە ئامادەکاری کراوە ئەمڕۆ بڕیار وایە کاتژمێر 3 لێرە یادی 47 ساڵی شۆڕەشی گوڵان دەست پێ بکەتەوە خەڵک وردە وردە بەرەو شوێنی مەراسیمەکە دێت لێرە لە کاتژمێر 12 بگرە هەندێک خەڵک لێرە دانیشتووە وەک ئاماژەم پێکرد ئەمڕۆ یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵانی پێشکەوتن خوازە دیارە لە دەڤەری باڵەکایەتی ئەم یادە دەکرێتەوە لێرە کرمانجی عێزەت بەرپرسی لەقبی 6 گوڵان ئاماژەی بەوە کرد کە تەواوی ئامادەکاریەکان کراون لە پێشوازی میوانان و نزیکەی 5,000 کورسی لێرە دابین کراوە چاوەڕوان دەکرێت خەڵکێکی زۆر بێ ئەمڕۆ بەشداری بکە لە ئاهەنگی یاخود یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان هەوڵە دەم پەیامی هەندێک لەو هاوڵاتیانە وەرگرم بزانم لەکوێوە هاتوون ئەمڕۆ پەیامیان چیە هەستیان چۆنە مامۆستا سلااوت لێبێت پێم بڵێ لەکوێ ڕاهاتوێت وەڵام قوربان لە قەزارڕانی ڕاهاتوێ چۆن بوو هاتووی وەڵام جامە پێشمەرگەی گوڵانین یادی ئەو کە شۆڕشی گوڵان دەکەینەوە بە تەبلیغ خراوی لە ناوچە بیتوێنەوە سواس دەکەم سەلام تۆ لەکوێ هاتووی من لە ڕانی هاتوو هەمووتان ڕانی ئارە وەڵڵا ئەم ڕێزی هەموو ڕانی پێیان چییە کە هاتوون ئەمڕۆ بەشداری دەکەینەوە گەل شۆڕشی گوڵان یادی دەکەینەوە پەیامەکەش گوێ دەکەینەوە گوێ لێە پەیامی هاوڵاتیان بوو وەک ئاماژەم پێکرد ئامادەکاریەکان لێرە تەواو بوونە چاوەڕوان دەکرێت خەڵکێکی زۆر ئەمڕۆ بەشداری یادی 47 ساڵەی هەڵگیرسانی شۆڕەشی گوڵان بکات لێرە چین و توێژە جیاوازەکان لە تەواوی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ دێنە دەڤەری باڵەکایەتی بۆ ئەوەی بەشداری بکەن لە یادی 47 ساڵەی شۆڕەشی پێشکەوتخوازی گوڵان دیارە لەسەر ڕاستپاردەی سەرۆکبارزانەی ئەمڕۆ لە گەڵاڵە ئەم یادە ئەکرێتەوە هەر بۆیە دانیشتوانی دەڤەری باڵەکایەتی بە دەنگ و ڕەنگە جیاوازەکان ئەمڕۆ لە چاوەڕوانی سەرۆکبارزانیدان کە بڕیار وایە سەردانی ئەم شوێنە بکە کە یادی 47 ساڵی هەرگیرسانی شۆڕەشی گوڵانی لێکرێتەوە هاوڵاتیان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان هاتوون ئەمڕۆ بەشداری ئەکەن لە یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان ئێرە ناحیەی گەڵاڵەیە چەند ڕۆژێک دەبێت لەلایەن لەقبی 6 گوڵانی پارتی دیموکراتی کوردستان لێرە تەواوی ئامادەکاریەکان کراون بۆ ئەوەی کە ئەمڕۆ بە جوانترین شێوە ئەم یادە بە سەرکەوتووی بەڕێوە بچێت کە زیاتر نزیک 5,000 کورسی لێرە دانراوە لێرە منداڵان ئافرەتان خەڵکی بەتەمان تەواوی چین و توێژەکان لێرە ئامادەیان هەیە و خەڵکیش پەیتا پەیتا دێت بەرەو شوێنی ئەم مەراسیمە کە لە ناحیەی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتیە Test. Test my test. بەڵێ دیارە ئەمڕۆ لەسەر ڕاستپاردەی سەرۆکبارزانی لە ناحیەی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتی یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان دەکرێتەوە لێرە خەڵکێکی زۆر لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و دوێنێش کە کرمانجی عێزەت بەرپرسی لەقبی 26 گوڵان قسەی بۆ زاری کرمانجی کرد لە ڕاستەوخۆیەک باسی لەوە کرد کە پەیوەندی سەرۆکبارزانی لەگەڵ دەڤەری باڵەکایەتی پەیوەندیەکی ڕۆحیە هەر بۆیەش ئەم ساڵ باڵەکایەتی هەڵبژێردراوە بۆ ئەوەی کە یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵانی تێدا بکرێتەوە لێرە بڕیار وایە دوای ئەوەی کە چەند وتارێک پێشکەش کران لەسەر یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان بڕیارە ئاهەنگێکی جەماوەریش لێرە بە بەشداری چەند هونەرمەندێک بەڕێوە بچێ بۆیە چاوەڕوان دەکرێت خەڵکێکی زۆر لە شار و شارۆچکان ئامادە بێت لە 47 ساڵەی هەڵگیرسانی شۆڕەشی
گوڵانی پێشکەوتن خواست 47 ساڵ بەسەر هەلگیرسانی شۆڕەشی گوڵانی پێشکەوتن خواست تێپەڕ دەبێت لە 26 گوڵانی 76 بە فەرمانی بارزانی نەمر شۆڕەشی پێشکەوتن خوازی گوڵان وەک درێژە پێدەری شۆڕەشی مەزنی ئەیلول بۆ تەواوکردنی ئامانجە بەدین هاتووەکانی بزوتنەوەی ڕزگاری خەڵکی کوردستان یەکەم بڵێسەیدا و کاروانی خەباتی نەفساوی گەلی کوردی درێژە پێدا دەمێ ئاماژە بۆ بکەم کە شۆڕەشی گوڵان بۆ هۆی ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان بەرهەمی شۆڕەشی گوڵانەوە هەموو ئەو شۆڕەشانەیە کە لە ڕابردوو کورد و بارزانی نەمر کردوویەتی و ئێستاش هەرێمی کوردستان خاوەن حکومەت و پەرلەمان و سەرۆکایەتی خۆیە ئەمڕۆژ لێرە لە دەڤەری باڵەکایەتی یادی 47 ساڵەی شۆڕەشی هەلگیرسانی گوڵان دەکرێتەوە. کاکرمانز بە شێوکی ڕاستەخۆ لەگەڵتم بە کورتی ئەگەر پەیامی کورتم بۆ بدەی ئامادەکاریەکان تەواو بووینە چاوەڕوانی چ دەکەن ئێستا چاوەڕانی جەماوەرێکی زۆرەکەین تەماوەری گەیشتنی برادرانی قیادەی پارتیەکەین بۆ ئێرە و نوێنەری هەموو لقەکانی کوردستان هەر لە زاخواتا سلێمانی و ئێستا تقریبا ساعت و نیوەکمان ماوە بەڵام خەڵکەوە بە تۆژمێکی زۆر باش کرد بەشداریەکە ئومێدەوارین ئەوڕۆ ڕۆژێکی تایبەتی بێت هەم لە ژیانی خەڵکی باڵەکایەتی هەم لە ژیانی هەم خەڵکی کوردستان خۆشحاڵترم ڕۆژ لەو ڕۆژەی خۆشتر نییە بۆمە ئەو ڕۆژێکی زۆر نایە بە بەنسبەتی مە زۆر تایبەتیە و ڕۆژێکی زۆر مێژیە زۆر سپاسکەم سەلام بەرپرسی لەقی 26 گوڵانی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەخۆ قسەی بۆ زاری کرمانجی کرد باسی لە ئامادەکاریەکان کرد گوتی کاژمێر نیەت ماوە بۆ ئەوەی کە خەڵک لە شار و شارستان و دانیشتوانی باڵەکایەتی و خەڵکی باڵەکایەتی کە لە شوێنەکانی تر نیشتە جێ بڕیارە بێن لێرە بەشداری لە یادی 47 ساڵی هەرگیرسانی شۆڕەشی گوڵان بکەن کە لەسەر ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو لەسەر ڕاستپاردەی سەرۆک بارزانی ئەم یادا لە ناحی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتی بەڕێوە دەچێت. دیمەنی ئێستای ناحیەی گەڵاڵێ لە دەڤەری باڵەکایەتی لیژنەی مەراسیمی پێشوازی لە خەڵک لێرە ئامادە کراوە لێرە بۆ ئەوەی کە ئەو خەڵکانەی ئەمڕۆ دێن بەشداری لە یادی 47 ساڵەی شۆڕەشی هەلگیرسانی شۆڕەشی گوڵانەکەن لێرە پێشوازی لەو خەڵکە ئەکەن چاوەڕوان دەکرێت زیاتر لە 5,000 کەس لێرە ئامادەیان هەبێت لە مەراسیمی کردنەوەی یادی 47 ساڵی شۆڕەشی گوڵان.